بە خۆشحاڵیەوە هونەرمەندی ژینگە پارێزمان زۆرە یاخود زۆر جار لە ڕێگەی بەرهەمەکانیانەوە هەوڵ ئەدەن کە باس لە ژینگە و هەروەها پاراستنی ژینگە بە تایبەتی ژینگەی کوردستان بکەن. لە ئێستادا دوو هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان بەرهەمێکیان بڵاو کردوتەوە بە ناوی سڵاو مەریوان کە ئەو دوو هونەرمەندەش هەردوو هونەرمەند شۆڕش سەعیدزادە و نەزیرە ڕاستخانە ئەم بەرهەمە نوێیان بڵاو کردوتەوە. سڵاو مەریوان سڵاو پەناگای خۆشی نەدیوان سڵاو قەڵاگەی ژینێ بژیوان. هەرێک لە هونەرمەندان شۆڕش سەعیدزادە و نەزیرە ڕاستخانە لا نوێترین کاری خۆیاندا گۆرانی سڵاو مەریوان بڵاو دەکەنەوە کە پێشکەشی دەستگای میدیای کورتساتیان کردووە. جێ ئاماژەیە ئەو بەرهەمە تایبەت بە ژینگەی کوردستان و ژینگە پارێزان و لە ڕێگەی ڤیدیۆ کلیپێکەوە ژینگەی کوردستان و کاری ژینگە پارێزان نیشانەدەن لەگەڵ سروشتی جوانی کوردستان. ئەم بەرهەمە میلۆدیەکەی شۆڕش سەعیدزادەیە و تێکستەکەشی ئەحمەد بزگرە، هەروەها چەندین میوزیسیان بەشداربوون لە تۆمارکردنی گۆرانێکە و سیناریست و وێنەگری بەرهەمەکەش فەرزین کریمیە. سڵاو شارەکەی ژینگە و سەوزەڵان سڵاو یارەکەی هەموو ئاژەڵان سڵاو دژبەری حەشار و تەڵان سڵاو سەنگەری میهرەبان دڵان. کانگای ئەوینە ئەم مەریوانە سەرچاوە ژینە ئەم مەریوانە کانگای ئەوی